بسم الله الرحمن الرحيم. حمد وصنع وسپاس وستایش بۆ ذاتی پاکی الله. درود و صلاة و رحمت برجێ بەسەر گیانی پاکی پێشەوامان محمد المصطفى صلى الله عليه وسلم و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. خۆشەویستانم، ئێمە دەمانەوێت کەسایەتێکی سەرکەوتوو وێنا بکەین. کەسایەتی سەرکەوتوو ئەو کەسەیە کە چوار پەیوەندی مەزبوطی هەیە. ئینسانەکان هەرچی ئینسان لەسەر زەوی چوار پەیوەندی هەیە. پەیوەندی یەکەم لەگەر خوای خۆی، پەیوەندی دووەم لەگەر خودی خۆی، پەیوەندی سێیەم لەگەر دەوراو پشت و ئەو خەڵکەی کە لە دەوراو پشتێتی، پەیوەندی چوارەمی لەگەر ئەو کەونەی کەوا لە ناوی لەسەری دەژیتن. ئینسانی سەرکەوتوو، کەسایەتی سەرکەوتوو ئەو کەسەیە کە ئەو چوار پەیوەندیەی زۆر بە سەرکەوتووی تەعاملی لەگەڵ دەکاتن. وەخەلەل لە هەر پەیوەندێکیان لەو سارانە تەئسیراتی دەبی لەسەر سێ پەیوەندەکانی تر. ئەگەر پەیوەندی یەکەمت مەزبوط نەبی کە پەیوەندی خۆت و خوددایە، سبحان الله، ئەم ئاساری خراپی پەیوەندیە یەکسەر عەکس دەبتەوە لەسەر سێ پەیوەندەکانی تر. یان پەیوەندی خۆت و خودی خۆت تەواو نەبێ، عەکس دەبێتەوە ئاساری خراپی لەسەر پەیوەندی بینی خۆت و خوای، لەسەر بینی خۆت و خەڵکی وە لە بینی خۆت و ئەو بوونەوەرەی کە لە ناویدا دەژیتن. جا بۆیە زۆر گرینگە کەسایەتی سەرکەوتوو ئەو کەسە بێت کە بەڕاستی کۆنتڕۆڵی هەر چار پەیوەندیەکانی کردبی و بەو پەڕی سەرکەوتنەوە، بەوەی ئینسانێکی سەرکەوتووی و کەسێکی ئارام و کەسێکی خۆشبەخت هەم لە دنیا و هەم لە قیامەتی لێ دەرچیتن. بەنسبەت سێ پەیوەندی یەکەم کە پەیوەندی ئێمە و خوددایە، پەیوەندی ئێمە و نەفسی خۆمانە، پەیوەندی ئێمە و ئەو خەڵکەی لە دەوراو پشتمانە، ئەچینە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە مەفەرمودەیەکی سەحیحی خۆیدا ئەفەرموویتن، دەفەرمی اتق الله حيثما كنت واتبع السيئة حسنة تمحها وخالق الناس بخلق حسن. سبحان الله، پێغەمبەری ئازیزمان محەممەد صلی الله عليه وسلم لەو فەرموودە، لەو فەرمایشتە جوان و پڕمەعنایەدا کە زۆر کورتە، سێ پەیوەندیمان لە بۆ ڕێک دێخیتن. سێ پەیوەندیمان لە بۆ ڕێک دێخی و لە قورئانی پیرۆزیشدا پەیوەندی چوارەم ڕێک دێخین بە ئیزنی خودای گەورە. پەیوەندی یەکەم پەیوەندی ئێمەیە لەگەر خالیقی خۆمان، لەگەر دروستکەری خۆمان، لەگەر معبودی بە حەقی خۆمان کە ئەڵڵایە جەلە وەعەلا. ئازیزانم، ئەسڵی پەیوەندی ئینسان لەگەر خوای لەسەر ئەساسی خۆشەویستی دروست دەبێت. دەبێ بەڕاستی ئەو ئینسانە عاشقی خوای گەورە بێت، بەڕاستی دەبێ ئەو ئینسانە حبی خوای گەورە لەو پەڕی یعنی هەموو شتێک بێتن. لەبەرەوەی بەو ئەساسی خۆشویستنە، بەو ئەساسی مەحەبەتە بەڕاستی تەعاملێکی زۆر جوان لەگەر خالیقی خۆی دەکاتن. ئەو مەحەبەتەش، ئەساسی ئەو مەحەبەتە کە ئەساسی عیلاقەی ئینسان و خوددایە، لەسەر چ دروست دەبێت؟ لەسەر معریفەت. ئینسان هەتا خوای خۆی نەناسی خۆشی ناوێ، هەتا لە ناوە جوانەکانی خوای گەورە شارەزان نەبی ئەوەندە خۆشت ناوێ، هەتاکو لە دروستکراوەکانی خوای گەورە شارەزان نەبی ئەوەندە مەحەبەت لە بۆی نابی، هەتا لە قورئانی پیرۆز شارەزاتربی لە ماناکانی تێبگەی ئەوەندە تۆ خوای گەورەت خۆشویست. ئۆتۆماتیکیەن کە خوای گەورەت خۆشویست، چەندە خۆشت بێ ئەوەندەش لێی دەترسی، بەعەکسی خۆی تەمامەن چەندە خۆشت بێ ئەوەندەش لێی دەترسی. جا بۆیە ناکرێ ئەساسی خۆشەویستی ئینسان لەگە خوای گەورە لەسەر ئەساسی خەوف و ڕەهبەت بێتن، نا، لەسەر ئەساسی خۆشەویستی. چکە ئەوەی خۆشەویستی بە ئینسان دەکا قەت خەوف بە ئینسانی ناکاتن. ئەوەی کە مەحەبەت و عەشق و ئەوین بە ئینسانی دەکا قەت ترس و بیم بە ئینسانی ناکاتن. جا بۆیە زۆر گرینگە ئێمەی مسلمانان بەڕاستی خوای خۆمان زۆر خۆش بێتن. چکە ئەسڵی عیبادەت ئەو پەڕی خۆشویستنە لەگەر ئەو پەڕی خوشوع و خوضوع و تەسلیم بوون. دێکەواتە تۆکە ئەو پەڕی خوای گەورەت خۆشویست، لەگەر ئەو پەڕی تەسلیم و خوشوعت کرد و خوضوعت کرد، تۆ ئەوە کەواتە عابدێکی حەقیقی ئەو خودای رب العالەمینەی. کەواتە ئێمە بۆ ئەوی بەڕاستی خوای خۆمان خۆش بێ، زۆر ئەساسە فکر لەسی بکەینەوە. یەکەمین فکر لەو بوونەوەرەی بکەینەوە
کە ئەوە علاقەتی چوارەم دروست دەکات ئینشاءڵڵا کە باسی دەکەین دەبێ بەڕاستی بزانێ ئەم بوونەوەرە ئەم کەون و کائیناتە دروستکراوی خودای گەورەیە وەخوای گەورەش کە ئەو کەون و کائیناتی دروست کردووە هەر هەمووی دەلالەت و مانای وەحدانیەتی خوای گەورەت پێ ئەڵێ هەموو ناوە جوانەکانی خوای گەورە تەجەلا دەکا لەو کەون و کائیناتەی کە تۆ ئەیبینی و کە تۆ لەسەری ئەژی مانگ ڕۆژ ئەستێرەکان بەحرەکان چیایەکان گژوجیاکان سەحرایەکان ئەو هەموو حیواناتە ئەو هەموو تەیر و توارە ئەو هەموو ماسیە ئەو هەموو حوتە بە هەزارەها کە تەیر و توار و گیان لەبەر و هەر شت لەسەر زەوی و لە ئاسمان و لە بەحر دەژی هەر هەمووی تەجەلای ناوە جوانەکانی خوای گەورەیە کەواتە خاڵی یەکەم بۆی خوات خۆش بێ ئەبێ زۆر فکرکەیتەوە لەو کەون و کائیناتە ئەبێ زۆر فکرکەیتەوە لە عەزەمەت و دەسەڵات و میهرەبانی و جوانی و نەخشەی خوای گەورە خاڵی دووەم کە ئەبێتە مای خوشویستنی خوای گەورە و ئەساسی علاقەی ئێمە و خوای گەورە لەسەر دروست دەبێ فکرکردنەوەی لە ناوە جوانەکانی کە تۆ فکرت کردەوە لەو کەون و کائیناتە لەم دەسەڵاتی خوای گەورە لەو دروست کراوانەی خوای گەورە هەمووی ناوە جوانەکانی خوای گەورەت پێ نیشان دەدا لە ڕەحمان و لە ڕەحیم و لە غەفور و لە کەریم و لە سەمەد و لە ئەلمەلیک و لە ئەلموسەویر و لە هەموو ناوە جوانەکانی خوای گەورە هەموو ناوە جوانەکانی خوای گەورە سوبحان الله لەو کەون و کائیناتەی دەیدۆزیەوە جا بۆیە زۆر گرنگە ئینسان بەڕاستی تعمقە لە ناوە جوانەکانی خوای گەورە کە ناوە جوانەکانی خوای گەورە تێگەیشتی دێ ئەو ناوانە لەسەر خۆت تەطبیق دەکەیت دێ ئەو ناوانە ئاساری ئەو ناوانە دەبی لە تەسەڕوفاتی تو ڕەنگ بداتەوە کە خوای گەورە ڕەحمانە دێ ڕەحمانیەتی خوای گەورە پاش ئەوەی کە حاڵی بووی و لەو کەون و کائیناتەی دیتن دەی چۆن بزانم چۆن ئاساری ئەو ڕەحمانە لەسەر تەسەڕوفاتی تو ڕەنگ دەداتەوە کە خوای گەورە کەریمە کە کەڕەمی و خوای گەورە و کەریمێتی خوای گەورە لەو کەون و کائیناتە دیت دەیوەرە بزانم کەریمێتی خوای گەورە لەسەر زاتی تۆدا چۆن ڕەنگ دەداتەوە هەموو ناوەکان بەو شێوە هەموو ناوە جوان و پیرۆز و تەواوەکان ئەوە بەو شێوە دەبی لە ژیانی تو لە هەڵسو و کەوتی تو و تەعاملی تو بەڕاستی ئەو ناوە ڕەنگ بداتەوە لە ژیان سێم خاڵ کە بمانەوە خوای گەورە خوای گەورەمان خۆش بێ ئەو پەری خۆشویستن ئەوەی لە کتابەکەی خوای گەورە شارەزا بێت لە قورئانە پیرۆزەکەی شارەزا بێت چەندە هاونشین و هاودەمی قورئان بین چەندە خەریکی خوێندنەوەی قورئان و ڕاوەکردنی قورئان و تێگەیشتنی قورئان و تەفسیرکردنی قورئان بین وەکو خوێندنەوە بەڕاستی ئەوەندە تۆ زیاتر خوای خۆت ئەناسی دەسەڵاتی خوای خۆت ئەناسی دەزانی خوای گەورە چۆن مامەڵەی کردووە لەگەر ئەو هەموو بەشەریەت لە کۆی زەویدا بە مەڕووری تاریخ و مێژوودا لە ئادەم ڕاهەتا ئێستا خوای گەورە چۆن مامەڵەی لەگەر ئەم بەشەرانە کردووە و چۆن لەگەڵی جوولایتەوە ئەوە زۆر گرنگە زەبەڕاستی ئەم سێشتە وا ئەکا کە بەڕاستی ئەساسی عیلاقەی یەکەم کە بەینی ئێمە و بەینی خوایە دروست بێت لەسەر ئەساسی مەحەبەت و ئەو پەڕی مەحەبەتیش دروست دەبێت خاڵی دووەم کە عیلاقەی ئێمە و نەفسی خۆمانە کە دەبێت بزانین ئازیزانم بۆی کەسایەتێکی سەرکەوتومان لێ دەربسێ ئەبێ ئاگاشمان لە خۆبی لە کەسایەتی خۆمان لە خودی خۆمان ئەو خودەی کە خوای گەورە بە توی بەخشیوە بە پاچی دایتە تو بێگوناح ئەندامەکانت لەو پەڕی پاچی و بێگەردی بوونە دەی تۆش دەبێ ئەم خودە بپارێزی چاوت دەستت قاچت دڵت مەعیدەت هەموو ئەندامەکان بپارێزی لە گوناح لە بێشەرعی لە شتی بێسەر و بەر ئەو کات بەڕاستی پاچی ئەندامەکانت عکس دەبێتەوە لە تەعاملی تۆ لەگە خەڵکیدا چەندە دڵت پاک بێ ئەوەندە بە پاچی لەگە خەڵک تەعامل دەکەی چەندە دەستت پاک بێ ئەوەندە بە پاچی تەعامل لەگە خەڵکی دەکەی چەندە چاوت پاک بێ ئەوەندە بە پاچی تەعامل لەگە خەڵک دەکەی لێکەواتە بزانە زۆر گرنگە ئێمە بین ئەو خودەی خۆمان کە خوای گەورە ئەو نەفسەی بە ئێمە بەخشیە هەمووی بە پاچی بەردەوام بە پاچی ڕایگرێت بەردەوام بە پاچی ڕایگرێت خوا نەخواستە ئەندامێکمان تووشی گوناح بێ ئەبێ زوو پاچکەینەوە زوو بە تەوبەکردن و بە ئیستیغفار و بە پارانەوە و بە گریان بەرامبەر خوای گەورە تاکو خوای گەورە ئەو پیسێکە کە تەسەر ئەو ئەندامەمان لای بباتن بۆی پێغەمبەری ئازیزمان محەممەد صلی الله علی محەممەد ئەفەرمێتن هەر کاتێک کە گوناحێک ئەەکەی نقطەیەکی ڕەش لەسەر دڵت پەیدا ئەبێ
ئەگەر گوناحەکان هەر بەردەوام بووی نقطە ڕەشەکانیش بەردەوام دەبن حتا دڵت ڕەش دەگەڕێ سانج کە دڵی ڕەش بوو خوایە بمان پارێزی مۆری لێ دەدرێ مۆر وختەمە على قلوبهم بەڕانە على قلوبهم ڕان و ختم و مۆر زۆر خەتەرە خوا بمان پارێزی لە هەر دڵێک بدرێ تازە ئەو دڵە قابلی هیدایەتی لە دەستدا تازە ئەو دڵە ڕۆژ ماڵی وێران بوو جا بۆیە ئێمە بۆی ئەو دڵەمە نەفەوتێ نەمرێتن بە ئەبێ ئەم نقطە ڕەشانە لابین بۆی پێغەمبەرمان فەرمی عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە تۆبە دەکا یەکسەر نقطە ڕەشەکە ڕەش دەبتەوە ئەمە دەبی بەردەوام تۆبە بکەیت بەردەوام بۆی پێغەمبەری ئازیزمان محەممەد صلی الله على محەممەد ئەی فەرموو دەفەرمووی من ڕۆژێ زیاتر لە 7,000 تۆبە ئەکەم و ئیستیغفار دەکەم لە ڕیواتش کە دەفەرمی ئینی لأستغفر الله في يوم 100 مرة فەرمی ڕۆژێ من 100,000 تۆبە ئەکەم و ئەگەڕێمەوە لای خوای و داوای لێ خۆشبوون ئەکەم ئەو پێغەمبەرە یعنی کە هیچ گوناحیشی نییە ئینجا بەردەوام بەرەو خوای گەورە ئەڕۆیش بە تۆبە و بە ئیستیغفار بۆی ئێمە بەڕاستی ئەبێ هەر کاتێ خوا نەخواستە چاومان گوێمان دەومان دڵمان مەعیدەمان داقمان دەستمان هەر شوێنێکمان تووشی گوناحی بوو نقطەی ڕەش بوو ئەبێ زوو تۆبە بکەین و بگەڕێن و بۆی ئەم خودا ئەم نەفسە بە پاچی بمێتەوە کە چەند پاک بێ تۆ ئەوەندە معامەلە لەگە خەڵکی ئەو پەڕی ڕێک و پێک دەبێ لێکەواتە خاڵی یەکەممان بینی خۆم و خوامان ئەو پەڕی ئاوەدانی و محەبەت و عەشق و ئەوین و خۆشەویستی و ناسین و معریفەت و خەوف و ڕەجایە ئەو زارە لەگە خۆشمان لەو پەڕی پاچی لەو پەڕی یعنی بێگەردی لەو پەڕی دوور لە گوناح ئەوزا حاڵەت خاڵی سێم علاقەی سێمەن ئێمە و خەڵک ئازیزانم یەک نزیکترین کەسەکانی خۆمان خێزانمانە منداڵمانە دایک و باوک و خوشک و برا و ئیتر دەرەجە دوو سێ و ئەوزارە خەڵکی گەڕک و ئەوزارە خەڵکی شارەکەمان گرینگە ئێمە چۆن مامەڵە لەگەر ئەوانە بکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو بۆ خۆی تەحدید و سەنتەر و محوەری علاقەکە بە خۆی بەیان دەکات دەفەرمی وەخالق الناس بخلق حسن بەڕاستی ئێمە دەبێت لەو پەڕی ئەخلاق جوانیەوە مامەڵە لەگەر ئەوەی دەور و پشتمان بکەین لە هەمومان نێزیکتر خێزانمانە مەسەلە لە هەموو بەڕاستی دەبی لەو پەڕی ئەدەب لەو پەڕی حرمەت لەو پەری ڕێز لەو پەری قەدر ئێمە لەگە مامەڵە لەگە خێزانەکانی خۆمان بکەین ئەوان بە شەریکی ژیانی خۆمان دابنین ئەوان بە محەبەت و خۆشەویستی خۆمانیان دابنین مامەڵەی حرمەت و ڕێز و قەدریان لەگەر بکەین نەک بە هیچیان دابنین نەک بە هینایان خوێنینەوە نەک بە خزمەت کارێکیان دابنین لە ژیانی خۆماندا نە ئەوانش بە شەرن خوا دروستی کردوون قەدر و ڕێز و حرمەت و حقوقی خۆیان هەیە ئەبێ ئێمە ئەو حەق و وازباتانی کە لە سەرمانە ئەدای بکەین بەرامبەریان پاشان منداڵەکانمان لەو پەڕی ئەدەب لەو پەڕی ڕێک و پێشی لەو پەڕی ئەخلاقی جوانیان فێرکەین و پەروەردەیان بکەین داک و بابمان لەو پەڕی حرمەت و ڕێز و قەدرەوە لەگەریان بجوولەینەوە داک و بابمان ئەوانە دوو دەرکەی بەهەشتن لە بۆ ئێمە ئەگەر مامەڵە جوان بوو ئەوە دوو دەرکەی بەهەشتە لێکراوە بەڵام خوا نەخواستە نەتزانی مامەڵە بکەی ئەوە دوو دەرکەی جەهەنەمە لێکراوە لێکەواتە زۆر گرنگە ئێمە لەگە دایک و باوکمان بەڕاستی لەو پەڕی حرمەت و ڕێز و قەدر و احترامەوە لەگەڵیان بجوولەینەوە بم پێیان ماچکەین دەستیان ماچکەین خزمەتکاریان بین هەموو کاتێک هەر شتێکیان دەوێت بەڕاستی ئێمە لە خزمەتیاندا بین و ئەو شتانی کە ئەوان دەیانەوێت لۆیان جێبەجێ بکەین دا ئەوزە پێدا بڕۆ لە خزم و کەس و کار لە برایەکانت لە خوشکەکانت لە سیلا ئەرحامەکانت ئەوانەی کە حسابمان لەگەڵ دەکاتن کە هەموو شۆیان نەکەین وەکو خوشک و برا و مام و خاڵ و ئەو خزمانی خۆمان کە سیلای ئەرحام دەکات ئەوانە زۆر گرنگە ئازیزان کە بەڕاستی ئێمە دەبێت مامەڵێ ئەو پەڕی جوان و ڕێک و پێچی لەگەڕوانە بکەین بۆیە پێغەمبەرمان صلى الله عليه وسلم بنسبة داك وبابه أفرمي رضا الله في رضا الوالدين رضامندي خوالي رضامندي داك وبابا دتوي خوالي رازي بي فرمو خصمتي داك وبابا دبك خوالي رازي دبي دتوي خوالي تورا بي فرمو خصمتي أما كخوالي تورا دبي بنسبة خصم كسو كارمان بيغمبر دفرمي صلى الله عليه وسلم دفرمي رحم بعرشي خواي والنساء أوها هم روجي هاوار دكا ودفرمي يا رب اللهم صل من وصلني واقطع من قطعني خوايا أو كسي أم هام شوي من دكا حق وما في مددات يا ربي خوايا توج غرق رحمة مهرباني خوتي بكي وأو كسي أم قطع دكا علاقي من دا بسريني هام شوي خصماتي ناكا خوايا توج رحمة بزي خوتي اللي ببسرينا عزيزانم
بزان ئەو عیلاقە خۆشەی چەند جوان دروست دەکا پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم لەگەر کەس و کار و نێزیک و خزم و کەس و کارەکانی ئێزە بەو شێوە جیرانەکانت دەبێت لەو پەری مامەڵەی جوانیان لەگە بکەیت بە احترام بە قەدر بە ڕێز بە حورمەت وەکو برای خۆتیان وەکو خوشک و برای خۆتیان لە قەڵەم بدەیت ئەوانە نێزیکترین کەسن لە تۆ کە شتێکە لێ دەقەومی هەتا زیرانە دەگاتێ برات دو سێ سەعاتی پێدەسێوزە دەتگاتێ لێ ئەهلی گەڕەکەکەت دەبێت ئەو پەڕی ڕێز و حورمەت بن لە دەست و چاو دەست و زبان و چاود ئەمین بن ئەو خەڵکێکە خەڵکی گەڕەکەکەت لەگەت و دا خەڵکی شارەکەت دەو پەڕی ڕێز و حورمەتی ئەهلی شارەکەم دەگرم دا خەڵکی مەملەکەتەکەم دا خەڵکی هەموو زەوی بەو شێوە مامەڵەی دروست هیچ جوان تۆ لەگەر هەموو ئەو بەشەرەی دەکەی کە لەلاو لەگەر دەور و پشتی تۆدان قەزەی مامەڵەی چارەم کە مامەڵەی ئێمەیە لەگەر ئەو کەون و کائینەتادا خی گەورە ئەوەی کە دروستی کردووە لە مانگ و ڕۆژ و شەو و ئەستێرەکان و هەرچی هەیە لە شاخ و داخ و گژ و جیا و زستان و هاوی و هەر هەمووی بۆ خزمەتکاری تووە وسخر لكم ما في السماوات وما في الأرض خی گەورە دەفەرمی هەرچی لە عەرض و ئاسمانە خی گەورە بۆ خزمەتی ئێوەی دروست کردووە بەشەرەکان دێکەواتە من منافەسەم نییە لەگەڵ ڕۆژ من منافەسەم نییە لەگەر مانگ من منافەسەم نییە لەگەر کەون و کائینەت نەخێر ئەو منافەسە ئەوە لە عەقڵێکی ئیلحادی دروست دەفی کە دەڵێن وەڵڵا بەشەر منافەسەی لەگەڵ طەبیعەتەیە منافسی یەکترن جیهان یەکتر ملکەت دەکەن نەخێر ئەستان هەر لە دروست کراوی ئەو طەبیعەت و ئەو بوونەوەرە و کەون و کائینەتەدا خی گەورە بۆ منی دروست کردووە مسەخەری منی کردووە تاکۆ منی بەندەیەکی خی گەورە بە جوانترین فائیدە لەو کەون و کائیناتە بکەم چۆن مامەڵە لەگە ڕۆژ دەکەم ئەو ڕۆژە ئەو نیعمەتە گەورەیە کە بەیانی هەردێک تاکو ئێوارە خزمەتی من دەکا دا گەرما بێ هەر شێوەیەک بێ هەمووی بۆ خزمەتی منە بەو گەرمایە ترێ پێ ئەگا بەو گەرمایە هەنجیر پێ ئەگا بەو گەرمای هەزاران میکرۆب و ڤایرۆس ئەمرێ بەو گەرمایە هەزاران خواردن پێ ئەگا بە هەزاران شت دروست بە سەرماش عینن هەزاران فائیدەی تری هەیە کاتێک کە دەبێتە بەهار ماشەڵە دنیا یەک پارچە جوانی و نەخش و نیگارە کاتێک دەگاتە پاییز ئەوی جوانێکی خۆی هەیە کەواتە هەموو ئەو فەستانە تەنها بۆ دڵخۆشکردنی تۆ بۆ خزمەتکردنی تۆ ئەی ئینسان ئەو مانگە جوانە دیوە لە ئاسمان چەند جوانە کە بوویتە جێی دانانی شعری شاعران ئەو مانگە تەنها بۆ خزمەتی تۆیە تەنها بۆ ئەوە ئەدی ئەو بەحرا ئەدی هەموو تەیر و توانە هیچ شتێک لەو کەونەدا نییە زیاد بێ یان وەزیفەیەکی نەبێ هەموو وەزیفەکانیش لە بۆ خزمەتکردنی توای ئینسان دێکەواتە دەبێت تۆ مامەڵەی دروست لەگەر ئەو کەون و کائیناتی بکەیت بەوەی کە سوپاسی خی گەورە بکەیت کە ئەوانەی مسەخەر کردێ بۆ تو بۆ لعنەتیان نەکەی جوێنیان پێ نەدەی بە کەمیان نەزانی بەڵکو دائیمەن حەمد و سەنای خی گەورە بکەیت لەسەر ئەو هەموو ناز و نعمەتەی کەوا بە توی بەخشیوە کە ئەو کەون و کائینات و ئەو بوونەوەر و طەبیعەتێ دێکەواتە هەر ئینسانێک بەڕاستی توانی ئەم چوار عیلاقەی خۆی پەیوەندی خۆی مەزبوط بکە بەو شێوەکە گوتمان بەڕاستی ئینسانێکی مستەقیمی لێ دەردەسی کەسایەتێکی سەرکەوتوو کەسایەتێکی ڕێک کەسایەتێکی خۆشبەخت هەم لە دنیا هەم لە قیامەت کەسایەتێکە هیچ مێشک و دەماغ و دڵی فارغ نییە نا بالعکس پڕ خۆشەویستیە حتا ئەو کەون و کائیناتەشی خۆش دەوێت بۆ لەوانە مسەخەر کراون بۆی خزمەتی تۆ بلی ئەوەی کە خوا دروستی کردی خۆشم دەوێت بۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی فەرموو هذا أحد ئەوە شاخی ئوحدە يحب ئەو ئەمەی خۆش دەوێت ئەمەش ئەومان خۆش دەوێت دەیکەواتە ئەمە سەفینمان خۆش دەوێت پیرەمەگونمان خۆش دەوێت هەموو شاخەکانمان خۆش دەوێت لۆ بەخوای گەورە دروستی کردوون بۆی منی بەندە منی عەبدی خوا لەسەر ئەو زەوێن بە ئەمان و بە سەلامەتی بژیم چکار ئەو شاخانە نەبن ئەم زەویە کاتێک کە دەسوڕێتەوە بە دوو جار دەسوڕێت جارێک لە دەورەی خۆی و جارێک کە لە دەورەی ڕۆژ دەسوڕێتەوە پارچە پارچە دەسوڕانێت بەڵام کە یەکتری گرتی و پارچە پارچە نابێت ئەم شاخانن بوونە مێخەک بووینە دینگە لە بۆی ئەوە ئەو کەون و کائیناتە ڕاوەستی ئەو زەویە ڕاوەستی دێکەواتە من ئەو بوونەوەرم هەر هەموو خۆش دەوێت هەرچی لە دنیای هەیە خۆشم دەوێت دێکەواتە بەڕاستی ئەو ئینسانێکە لە عیلاقەی یەکەم لەگە خی گەورە لەو پەڕی خۆشەویستی دروستی کرد عیلاقەی دووەمیشتی کە خۆیتی خۆی خۆش دەوێت ڕێز و حورمەتی خۆی دەگرێت ئاگای لە خۆیتی چ لە بواری سەحەتدا ئاگای لە خۆیتی چ لە بواری معنەویدا ئاگای لە خۆتی کە لێ ناگەڵێت ئەندامەکانی بەگوناح چۆن لێ ناگەڕێنە خۆشکەوێتن هەر شتێکی لەزێکی عیبدار بوو یەکسەر عیلازی دەکە بەم شێوەش لێ ناگەڕێتن
کە بەڕاستی تووشی حەبیبی و تووشی ڕەشاقی معنەوی ببی کەواتە ئەم خۆشی خۆش دەوێت ئەو گەورە و پشتیشی خۆشی خۆش دەوێت لە دایک و باوک و ژن و منداڵ و کەس و کار و خوسم و هەر هەموو کۆی زەوی خۆش دەوێت ئەوانە بەشەرن خی گەورە دایناون علاقەیەکی خۆشی ئینسانیانە لەگەڵیان بکە ئەوەی مسلمانە تەعاملی مسلمانەتی و ئینسانی ئەوەی مسلمانیش ئینسانیان لەگەڵ دەکاتن کەمە یەک خێزانین ئەم کوڕە زەویە کە خی گەورە دروستی کردنیە و یەک خواشمان هەیە کە ئەڵایە بۆ ئەوی بیپەرستین زەبەڕاستی ئەو مامەڵە جوانی کە ئەو کەسایەتی دەیکا لەگە خەڵکەکان ئەو پەڕی خۆشەویستی و مەحەبەتیە پاشان ئەو پەڕی خۆشەویستی و مەحەبەت بۆ ئەو کەون و کائیناتەش هەیتی چۆن کە مادەم خی گەورە ئەو کەون و کائیناتەی خزمەتی بکە ئەویش خۆشی دەوێت هەمووی خۆش دەوێت دەبزانە ئەو ئینسانە یەک کوت لە خۆشەویستی لێ دەرچوو کەواتە ئینسانێک نییە لە دنیا بسوڕێتەوە فەراغ نە دڵی بەتاڵە و نمێشتی بەتاڵە و نە وەختیشی بەتاڵە بەڵکو هەموو ژیانی ئەو پەڕی ڕێک و پێک و حرمەت و جوانی کەسایەتی سەرکەوتوو ئەو کەسەیە ئەو چار پەیوەندەی خۆی ڕێک و پێک تەرتیب دەکات وصلی الله على محمد وعلى آله